بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست دوای ساڵێک لە ناکۆکی نێوان کوتلە سیاسیەکانی پەرلەمانی عێراق هەفتەی ڕابردوو پرسی فرەبازنەی لە یاسای هەڵبژاردنەکان یەکلاکراوە بەپێی یاسانوەیەکە هەڵبژاردنین داهاتوو بە شێوەی فرەبازنەی دەبێت و هەرێمی کوردستانیش دەکرێت بە 12 بازنەی هەڵبژاردن ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز هاوژین عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی قسە لەسەرەوە دەکەین چۆن بازنەکانی هەڵبژاردن ئامادە دەکرێن و کێ ئامادەیان دەکات هەروها لە سیستەمی فرەبازنەیدا پارتە بچووکەکان یاخود پارتە گەورەکان کامیان زیاتر قازانج دەکەن و لە یاسانوێکەش چی کراوە بۆ ڕێگری لە تەزویر بۆ هەڵبژاردننی داهاتوو. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق کە وابڕیارە لە مانگی حوزەیرانی ساڵی داهاتوو بەڕێوە بچێت لیستی حیزبی نامێنێت و سیستەمی هەڵبژاردنەکەش بە شێوەی فرەبازنەی دەبێت. دوای ساڵێک لە ناکۆکی نێوان کوتلە سیاسەکانی پەرلەمانی عێراق لەسەر بازنەکانی هەڵبژاردن هەفتەی ڕابردوو پەرلەمانی عێراق کێشەی سیستەمی هەڵبژاردننی یەکلا کردەوە و پاشکۆی یاسای نوێی هەڵبژاردننی پەسەند کرد. بەپێی یاساکە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق ژمارەی بازنەکانی هەڵبژاردن لە هەر پارێزگایەکدا یەکسانە بە ژمارەی کورسی کۆتای ژنان لەو پارێزگایەدا. بەو پێش بێت ژمارەی بازنەکانی هەڵبژاردن لە سێ پارێزگەکەی هەرێمی کوردستان 12 بازنە دەبێت. سلێمانی 5 بازنەی هەڵبژاردن، هەولێر 4 بازنەی هەڵبژاردن، دهۆک 3 بازنەی هەڵبژاردن. هەرچی پارێزگای هەڵابجەشە کە تاوەکو ئێستا بۆی کەمتەرخەمی بەرپرسانی یاریمەک و پارێزگایەک لە عێراقدانی پێدانەنراوە بۆ هەڵبژاردننی داهاتوو لە چوارچێوەی پارێزگای سلێمانیدا دەمێنێتەوە. هەر لە یاسای نوێی هەڵبژاردن لیستی حیزبی نامێت و لە بریەوە کاندید ڕۆڵی یەکلاکەرەوە دەبینێت. لەبارەی فرەبازنی لە هەڵبژاردننی داهاتوودا شارەزانی هەڵبژاردن بە سەرد و بەرەدا دابەش بوون. بەرەیکیان پێیان وایە فرەبازنەی لە بەرژەوەندی خەڵک دایە و تێیدا کاندید ڕۆڵی یەکلاکەرەوە دەبینێت. بەرەکەی دیکەش بۆ چوونیان وایە لە فرەبازنەیدا دووبارە پارتە گەورەکان قازانج دەکەن و کاندیدی سربەخۆ و پارتە بچووکەکان زیانمەند دەبن. هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق وابڕیارە لە 6 حوزەیرانی ساڵی داهاتوو بەڕێوە بچێت. یەکێک لە داواکاریەکانی خۆپیشاندەران لە ناوەڕاست و باشووری عێراق لە ساڵی ڕابردوودا یاسایەکی نوێی هەڵبژاردن و گۆڕینی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بوو. پەرلەمانی عێراق لە ژێرفشاری خۆپیشاندەران لە 29/12/2019 یاسی هەڵبژاردننی نوێی پەسەند کرد. دوای ساڵێکیش لە ناکۆکی لەسەر بازنەکانی هەڵبژاردن 11 مانگە پەرلەمان پاشکۆی یاسای هەڵبژاردنەکانی دەرکرد. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکاژن بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس بۆ ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین بۆچی دوای ساڵێک لە ناکۆکی اینجا لایەنە سیاسیەکانی نێو پەرلەمانی عێراق لەسەر بازنەکانی هەڵبژاردن ڕێککەوتن. ئایا بازنەکانی هەڵبژاردن ئەوەندە گرنگە کە لایەنەکان ئەوەندە ناکۆکیان لەسەریە بوو؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاسانەکەم خۆشیمەوە بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامیش. لە ڕاستیدا چەند هۆکارێک هەبوو کە دیارترینیان هۆکاری سیاسی بوون طبعاً کە هێز و لایەنە سیاسیەکان لە بەرژەوەندی و بنەمای پاراستنی پێگە و بەرژەوەندی و ژمارەی کوشتەکانی خۆیان طبعاً بەشداری مناقەشات و ڕاگۆڕینەوە و دەنگدان لەسەر یاسای تازەی هەڵبژاردنەکەن. بۆیە ئەوە سەبەبێکە کە لێک حاڵیبوونێکی سیاسی زیاتر چۆن نەیەتە ئارا بەبوونێ ئەو بنەمایی کە باسمان کردووە وا بکات هێزە سیاسیەکان مشتومڕی زیاتر بکەن لەسەر یاساکە. ئەمە خاڵێکی تر طبعاً ئەم انتخاباتەیەکی لە سیمەتەکانی ئەوەیە کە گۆڕانکاری بەسەرایە لە ڕووی شکڵ و مەزمونەوە لە ڕووی نێو ناوەڕۆک و لایەنە شکلەکانیشەوە. بۆیە بەڕاستی زۆر جار ئەمە نیقاشی زیاتر و جانەزەری زیاتر هەڵەگرێەوە زۆر بە زەحمەت شتەکان یەکلا دەبنەوە بە تایبەتی مەسلەی بازنەکان و ئەو شتانەی کە ڕئیسین لە ناو یاسای هەڵبژاردن و بۆ پرۆسەی هەڵبژاردنیش. خاڵێکی تریش مەسلەی ئەم واقعی هاتنە پێشەوەی نەخۆشی و ڤایرۆسی کۆرۆنایە کە چەند مانگێک موسسات و کۆبوونەوەی موسساتی تعتیل کرد لە عێراقاوە لە هەموو جیهانیشە. ئەوەش دەورێکی هەبوو بەڵام دیارترینیان مەسلەی ئەو بارودۆخە سیاسی کە لە عێراق هاتۆتە ئاراوە حکوومەت پاشەکشەی کرد و هەڵوەشایەوە حکوومەتی تازە هات ئەو مشتومڕانەی کەوتەوە. بۆیە بەڕاستی توانین بڵێن یاساکە هەستیارە و
ڕەنگە مستەقبەلی بەشێ لە هێزە سیاسیەکان گۆڕانکاری بەسەرابێنێ پێگەیان ئەوانە بۆیە زیاتری دەوێت ئەو قزەیە تا یەکلادێتەوە بەزوەکو بازنەکانی هەڵبژاردن پێشتر کە عێراق هەژدە باز نەبووە تار پارێزگایەک یەک باز نەبوو ئەم جارە بۆچی بە پێی کۆتای ژنان بۆ من لە هەر پارێزگایەک چەند کۆتای ژنان هەبێ ئەوەندە بازنەی هەڵبژاردنەی بۆ نمە سلێمانی چوار بازن دەبێ هەولێر سلێمانی پێنج بازنە هەولێر چوار دۆک سێ بازنە ینی گۆڕانکارێکە چ گۆڕانکارێک دروست دەکات ئەو فرە بازنەیە کە پێشتر لە ئەساسا کاک حەکیم لە ئەساسا کە داوا کرا فرە باز نەبێت طبعا خلافات زۆر هەبوو لەسەر مەسلەی فرە بازنەی باش ئەم بازنەی کە ئێستا بڕیار دراوە ئەم شێوازی بازنەی کە ئێستا پێوترێ بازنەی مام ناوەند یا بازنەی وەسەط وەکو خۆیان ناویان لێناوە شتێکی تەوافقی بوو لە بینی هەموو لایەکە کە زانرا خلافاتەکە زۆر قوڵە لە بینی هەموو جەبهە سیاسیەکانە لەلایەک خۆپیشاندەران داوای شتێکیان دەکرد لەلایەک ئومەی متحیدە ڕێی شتێکی تر بوو لەلایەک بەشێ لە هێزە سیاسیەکانی جەبهەی سیاسی نزیک لە ئێران داوای شتێکیان دەکرد جەبهەکەی تر داوای شتێکیان دەکرد خلافاتەکە قوڵ بوو چونکە لە بیدایەتەوە کە باسی فرە باز نەکرا باسی ئەوە دەکرا هەموو چۆنەڵێ کورسیەک بازنەیەک بێ واتە ئێستا کە 329 کورسیمان هەیە لە عێراقدا بۆ پەرلەمانی عێراق 329 دائیرەی انتخابیشمان هەبێ ئەمە شتێکی زۆر قورسەکەوتەوە و سەرباری لێکدانەوەی هێزە سیاسیەکان دەرکەوت کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقیش توانای بەڕێوەبردنی ئەو واقعی نییە و ئەو هەلاتە فەنی و لۆجستیانەشی لەبەردەست نییە بتوانێت انتخاباتێک بە معایرێکی پێشکەوتوو بەو شێوە تازەیە بکات لە کاتێکا کۆمیسیۆن خۆشی کەوتە بەر حملەی هەڵوەشانە و ستافێکی تازەی بۆ هات کە ئەوش دوای توانین قسەی لەسەر بکەینای ئەم ستافە تازەیە ئەتوان سەرکەوتوو بن لە بەڕێوەبردنی هەڵبژاردنێکی حەساسی وایانە وێ لە نەتیجە دوای مشتومڕ و دوای ڕاگۆڕینەوە کۆبوونەوەی زۆرێک لەلایەنە سیاسەکان بەشێ لە هێزە سیاسی گەورەکانی عێراق ڕێیان هاتە سەر ئەوەی کە بازنەی وەسەط بازنەی لانی کەم چوار کورسی وەکو شتێکی ئیتیفاقی ئەوە بکەن من پێم وا بێنیش لەسەری ڕێکەوتوانە دوجار ئەو شتێک لا بۆ ئەوەشیان کرد بە سەبەب کە ئەمە هەم مەترسی زۆر نابێ بۆ سەر حیزبە بچووکەکانیە تازە پێگەیشتەکانیە حیزبە مامناوەندەکان هەمیش بەڕاستی لە کێشەی زەرب و تەقسیمی کۆتای ئافرەتان ڕزگارمانەکە ینی کۆتای ئافرەتان نامێنێت نە ئەمێنێت بەس بۆ نمە تۆ ئەگەر دائیرەی بۆ نمونە هەموو دائیرەیەک یەک بازنە دەرچێت ئەوە هیچ قائیمەی فەردیە لیستی تاکە تاک خۆی مڕەشەحەکە جا سیاسیە یا بێلایەنە یا هەر شتێکە ئەو کاتە مەقعدەکەش کە دەرەچوو لە دائیرەیەک هەیەک مەقعد دەرەچوو واتە زۆرینەی سەود لای کێ بووە فائیزی ئەوە لای کێ بوو ئەوەیە برد ئێتۆ چۆن ڕێژەی ئافرەتان کۆتای ئافرەتان لەمای ئەوەکەی چۆن مەسەلەن بڵێ کاکە هەڵەبجەی تازە لەگەڵ هەڵەبجەی کۆنا هەڵەبجەی شەهیدا هەردووکیان دوو بازنن وانە سلێمانی ئەبێت یا 5 کۆتای ئافرەتی تابێ چۆن تۆ لەسەر چه ئەساسێکی علمی زانستی یاسایی هین بەخۆتە دەی ما بەخۆتە دەی وەکو کۆمیسیۆن وەکو دامەزراوە معنیەکانی کە سەرپەرشتی هەڵبژاردنەکەن نوێنەرە دەرچووەکەی هەڵەبجەی تازە کە کاندیدێکی پیاوە بیگۆڕی بە ئافرەتێک بەڵام ئەوەی مەسەلەن هەڵەبجەی شەهید هەر پیاوە دەرچووە بەڵام نەیگۆڕی بە ئافرەتێک ئەو کاتە کێشەی فەنی و سیاسی و کۆمەڵایەتیشی بۆ دروستە باش ئەمە وا کراوە بۆ ئەوەی لەو زەرب و تەقسیمەی ئافرەتانیش ڕزگارت بێ لە 4 کەس بڵێن لە سا 25 پەرلەمانی عێراق دەبێ بە سیستمی کۆتا ئافرەت بێ ئەمە وات کردووە کۆتای ئەو لیستە ئەو دائیرەیە 4 کەسی دەبێ کەسێکی هەر ئافرەت دەرەچێ سیانی یەکەم کە بڵێن کێ زۆری نەهێناوە ئەوەی ئەگەر چوارەم ئافرەت بەدەنگی خۆی نەڕۆی تۆ مەجبور بە سیستمی کۆتا ئافرەتێکیان کە زۆرینەی سەڵتەکەی هێناوە لە ناو مڕەشەحینی و دایرەیە ئیکەی بە ساحەبی مەقعدێک لەو بازنەیە و ئەمە واشی کردووە کە تۆزیە ناڕەزایەتی هێزەکانی ترکەم کاتەوە کە داوایان نەکرد یا عێراق هەمووی بکرێ بە یەک بازنەوەکو هەڵبژاردننی سەرەتای دوای ڕوخانی ڕژێم لە 2004 بوو یا ئەوە تا پارێزگاری لە یەک بازنەی محافظات کرێوەکۆی لە ئەخیر انتخابات و چەند انتخاباتی پێشوو کردمان واتە عێراق 8 بازنە بێ بۆیە بەڕاستی ئەمە ئەتوانین بڵێن لەوە هات ڕاستە تا ئێستاش سەرنج هەیە لەسەر ئەو مەسەلانە و جیاوازێکی چی کاکاژن ئێستا فرە بازنەی کاندێک پێشبینی دەکەن هەموو عێراق بکرێ بە 83 بازنە لە کاتێکە لە هەڵبژاردننی پێشوو 8 بازنە بوو ئەنی جیاوازەکەی چیە لەگەڵ ئەزانی دووسێ و چەند نەزەر تێکەڵە بێ بۆ نمونە لە حاڵەتێکی وایە دابەشبوون ڕووەدا من هێزێکی سیاسیم لە کوردستانم کوردستان واقعێکی سیاسی تایبەت بەخۆیە
هەموو هێزە سیاسی دیارەکانی هەرێمی کوردستان کە نوێنەریان هەیە لە بەغدا پەرلەمانتاریان لە بەغدا هەیە ڕێیان لەسەرەوە بوو کە پارێزگا یەک دائیرە بێ وەکو ئەوەی کە لە هەڵبژارنەکانی پێشوا کراوە عێراق بکرێ بە 18 بازنەی ئینتیخابی سەبەکەش مەسەلەی بەشێکی پەیوەندی بە پاراستنی دەنگەکانی کوردەوەیە لە ناوچەکانی مادەی 140 بەنسبەت ناوخۆی هەرێم ئەو هێزانەمان کە لە دەرەوەی یەکێتی و پارتین لە دەرەوەی دەسەڵاتین نوێنەرمان هەبووە ڕەنگە بەو شێوە تازای ئێمە نوێنەراتیمان نەمێنێ لە بەغدا کە ئەمە ڕەنگە کێشەی سیاسی و کێشەی تر بۆ هەرێمی کوردستان بخڵقێنێ یعنی بەڕاستی تۆ نزیکی 500 هزار دەنگ زیاترت هەیە بۆ ئەو هێزانەی کە لە دەرەوەی یەکێتی و پارتین بۆ نمونە ئێستا لە پەرلەمانی عێراق لە کۆی 50 شتێک پەرلەمانتاری کورد 15 پەرلەمانتارت هەیە لە دەرەوەی واقعی یەکێتی و پارتین یعنی لە دەرەوەی ئینتیمایان بۆ یەکێتی و پارتین کۆمەڵن یەکگرتوون گۆڕانن بێلایەنن ئایندەن یا هەر کەسێکتر ئەمە سەرباری هەموو تەزویرە گەورەی کراوە تۆ ئەگەر بە شێوەی زۆر بچووکی کەیتەوە بازنەکان دەنگی ئەم هێزە مەحدودانە ئەم هێزە مامناوەندانە پەرشوو بڵاوە بێ ناتوانن مەقعد بەدەست بێنن ئەو کاتە لە نەتیجەیە بنەمایەکێ لە ناو هەموو ئینتیخاباتێکا دەبێ هەبێ بریتێ لە عەدالەی ئینتیخابی تۆ بەمە ویستت ئیشێکی باش بکەی هەنگایەکی باش بنێ بۆ پێشەوە بەڵام چەند هەنگاو گەڕایتەوە بۆ دواوە کەواتە تۆ نوێنەری سەدان هەزار دەنگ دەری هەرێمی کوردستانت مەحروم کردووە لەوەی مافی خۆی وەرگێ بچێ نوێنەراتی بکات لە عێراق لە کاتێک ئەمە 2 ملیۆن شتێک لە هەرێمی کوردستانە 2 ملیۆن و پێم وابێ 200 هزار دەنگ دەرمان هەیە لە هەرێمی کوردستانە تۆ لانی کەم یەک لە سەرسەی مەحرومەکەی لەوەی کە نوێنەری بچێتە پەرلەمان کەواتە تۆ لە سەرێکی ترەوە کەوتیتە خوارەوە لە ئەنجامی چۆنەڵێ تەنفیزکردنی ئەو یاسایە ئەمە من طبعا هەموو لای ئێستاوە ڕوون بۆ تۆ کەم بڵین فرەبازنەی لە بەرژەوەندی پارتی ویشێتیدایە لە بەرژەوەندی پارتەکانی دەرەوەی خۆی پارتی ویشێتیدانیە چکاندێک بۆ چون شتێک کە دەڵێن پەیوەستە بە کاندید و ڕەنگە گەر لایەنەکانی دەرەوە پارتی ویکێتیش کاندیدی بێز کە بڵێن بپاڵێون ئەوان بیبەنەوە لەزانی ئێمە کاک حەکیم لە سەرێکی تریشەوە طبعا ئێمە لە هەر ڕەهەندی تریشەوە قسە لەسەر یاساکە و چۆنێتی جێبەجێکردنی یاساکە و ئەو لایەنانەی پەیوەندیان بە جێبەجێکردنی یاساکەوە هەیە و کۆمیسیۆن ئەو شتانەوە قسەمان لێ کردەوە قسەی لێ دەکەین بۆ نمونە تۆ ناتوانانی تەنها هەموو تەرکیزەکە لەسەر یاساکە بێ هەموو مەسەلەن زەرب و تەقسیمەکانت بۆ نەتیجەی ئینتیخابات لەسەر دەقی یاساکە بێ چونکە جیهاتی تر تەحەکومەکە بۆ نمونە کۆمیسیۆن بۆ نمونە ئەو تەزویراتانەی کە کراوە بۆ نمونە ئەو ناوە تەوازونەی کە لە هەرێمی کوردستانە هەیە یعنی لە عێراقا هەیە بۆ نمونە تۆ سەیری واقعی کۆمیسیۆنەکەی فەرمانگەکان زۆربەی دابش بۆ بەسەر هێزە سیاسیەکانە لە 18 محافەزەکەی عێراقا لە سلێمانیەوە سەیرەکەی لە گەورەوە سەیرەکەی لە دۆکەوە سەیرەکەی لە بابلەوە سەیرەکەی لە بەسڕەوە سەیرەکەی لە بەخاو سەیرەکەی زۆرینەی زۆری دابش بوون بەسەرەوەی هێزە سیاسیانەی کە لەو محافەزەیە باڵا دەستن زۆربەی کەوادرەکانی خۆیانە کەواتە تۆ ناتوانانی بەتەنها قسە لەسەرەوە بکەی بۆیە من ئەگەر ڕەنگە لەمەیە لەم بڕگە دەستوریە لەم بڕگە یاساییە تایبەت بە یاسای هەڵبژاردننی نوێی پەرلەمانی عێراقا زۆر کێشەم نەبێ ئەبێ حساباتێکی تریشمێ ڕەنگە لەم لاوە کێشەم هەبێ من هەتا ئێوارە یاسایەکی مۆدرنم هەبێ یاسایەک لە ڕووی داڕشن و مەتن و بەرگەکانەوە کێشەی نەبێ بەڵام ئەگەر من کۆمیسیۆنێکی کارام نەبێ بتوانێت سەرکەوتوو بێ لە ئیدارەدانی ئەم ئینتیخاباتەیە و نەتوانێت ڕێگری لە تەزویرکە کاتە من لە شوێنێکی ترەوە کەوتمە چاڵەکەەوە بۆیە بەڕاستی ئێمە کە سێری وێنەکە ئەکەین بە شێوەیەکی کولی نەک جزء قسەی لەسەر بکەین بۆ نمونە ئێستا کە ئێمە قسەمان لەسەر هەرێمی کوردستان کردووە ئێمە وەکو هێزەکانی دەرەوەی یەکێتی پارتی زیاتر ترسمانەیە لە ناو خۆیان زەرەر بکەین لە سای جێبەجێکردنی و یاسا بەڵام یەکێتی و پارتی ملاحەزاتیان لەسەر مادەی 140 هەیە چونکە هەموو نوێنەرەکانی خۆیان یا ئەتوانین بڵێن لەبەر دوو خاڵ ئەوان زەرەرەکەن یەکەم زۆربەی نوێنەرەکانی هەموو نوێنەرەکانی ناوچەکانی مادەی 140 لە سنووری محافەزەی کەرکووکە لە سنووری محافەزەی نینەوایە لە سنووری محافەزەی دیالە و سەلاحەدینەوەوانە هەموو یەکێتی و پارتی بوون ئەمە لەلایەک هەر نەفرەکەم بێتەوە لەوان کەمە بێتەوە لە پێگەی لە ژماری کورسەکانی ئەوان کەمە بێت دووهەم طبعا تەزویراتێکی زۆریش کراوە ئێستا ئەوان ئەگەر بۆ نمونە ئەمە بێت ترسیان هەیە لە دوو ڕۆ زەرەرکەن لە ڕوویەکەوە کە بەشێکی زۆر لەو ناوچانە لەژێر دەسەڵاتی ئیداری ئەوانە نەماونەکو پێش 16 ئۆکتۆبەر و ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا لە 3 ساڵی ڕابردووە کە ئەمە ڕەنگە تۆ ئیمکانیەتی تەزویرات دەسەڵاتی تەزویرکردنی کەم بێتەوە مەسەلەن نازیح و مهاجرت لانیە و کۆی لە مەسەلەن ئیسفادە دەکرا لەو نازیح و مهاجران لە سنووری محافەزاتی نینەوە و کە بڵێن لە دەفەری ئەولا دەکرا ئەمانە ئەوە نامێنێت دووەمیش کە کرا بە دایرە ڕەنگە تۆ حەویجەت هەیە حەویجە هەمووی عەرەبە بەڵام هەنێ منتیقەت هەبێ کە دەنگی کوردیتایە دەنگە تێکەڵ بێ
پەرچ و بڵاوی ئەوە بکە هەرچەندە لە تەوزیعی دەوایرە ئێستا هەوڵە درێکە ئەو شتانە تۆزێک ڕەچاو کرێ بۆیە بەڕاستی من مەبەستەکەم لەمە یەک شتە بە شێوازێک ڕەنگە من زەرم بێ بە شێوازێکی تر تۆ زەرتە بە شێوازێکی تر هەردووکمان زەرمانە بە شێوازی ڕەنگە من قازانجم بێ بۆیە بەڕاستی یەک شتیش هەیە من ئەبێ وەکو ملاحەزە بیڵێن لەبەر ئەوەی ئەم یاسایە لە ڕووی نێوەڕووکەوە لە ڕووی شکل و مەزمونەوە واقعی انتخابات دەگۆڕێ بۆیە تا ئەم دقیقەیەش هیچ هێزێکی سیاسی لە عێراقا بە دەسەڵاتدار و بێدەسەڵاتەوە بە معارەزەوە بەدەسەڵاتەوە 100% وێناکەی لا ڕوون نییە تا ئێساش کۆمەڵێ ناوچەی کوێرمان لە ڕووی هوەری لە ڕووی کاروباری لۆجستی تطبیقکردنی یاساکەەوە هەیە بۆیە هیچ هێزێکی سیاسی تا ئێستا ناتوانێت قسەی نهاییکە لە قەزیەکان و کارتی نهایی فرێبە لە دروستکردنی هاوپەیمانی لە ڕێکەوتن لەگەڵ هێزە سیاسیەکان بەس وەکو بڵین ئامادەکردنی بازنەکان خورز نییە بازنەکانی هەڵبژاردنەکەی ئێستا هەرێمی کوردستان بۆ بە 12 بانزنە ئامادەکردنەکەشیان قورس نییە یاکی ئامادەی دەکا بڵین ئەو بازنەکانی هەڵبژاردن ئەوەش وەخۆی قسەیەکی گرنگە ئەوە بەڕاستی من بەش بە حاڵی خۆشم لە سەرۆکاتی کۆمار ئەم شتە میسارە کردووە لەگەڵ ژیاتی معنیشا باسمان کردووە لەگەڵ ئەو هێزە سیاسیانش کە کۆبووینەوە باسمان کردووە و بەڕاستی من ئەخیر ملاحەزە و سەرنج و پرۆژەی خۆشم کە دامە بەبەڕێز سەرۆک کۆماری عێراق بەشێکی لەسەر ئەوەیە ئێمە ئەو ملاحەزاتانەی هەمان بۆ وەکو هێزە کوردستانەکان بە تایبەتیش من وەکو هێزێکی ئیسلامیک و کۆمەڵی ئیسلامی کوردستان کە نوێنەراتیم هەیە لە بەغدا پێم وا بووە کە دەبێ وا بەرژەوەندی هەموو لایەکیتیایە محافەزات پارێز دائیرە بن واتە وەکو هەڵبژاردنەکانی پێشوو هەر پارێزگای خۆی ئەوە بێ ئەگەر لەوە سەر نەکەوتین و نەمانتوانی لە یاساکەیە جێگیریکەین دوایی بین مەسەلەن شتێکی تر بکەین ئەویش ئەوەیە کێ دەسەڵاتی یەکلاکردنەوەی بازنەکانی هەیە لە محافەزاتە ئەمە خۆی بۆ خۆی تا ئێستاوانەی من لە مناقەشاتی سیاسیە باسمان کردووە تا ئێستا یەکلا نەبووەتەوە بە بەندێکی قانونی کێ ئەم جەدوەلە حازرەکە و ئەیکا بە هاوپێچی یاساکە چونکە ئەو جەدوەلە وەکو بەشێکی یاساکە وایە بێ تا ئەو جەدوەلە کامل نەبێ یاساکەش سیغەی نهایی وەرناگرێ و ناچێت بۆ لای بەڕێز سەرۆک کۆمار تا ئیمزای لەسەر بکە بۆ نمونە باز لەوە دەکرێت کە کۆمیسیۆن ئەمە دەکا بە هاوکاری دام و دەستگا معنیەکانی عێراق وەکو وەزارەتی تەختیت و تیجارە ئەوانە باز لەوە دەکرێت کە پەرلەمانتارانی هەر محافەزەی خۆیان کۆ دەبنەوە ڕێکەون لەسەر مسودەیەکی تەوزیعی دائیرەکان لە محافەزەی خۆیانەوە هەمویان ئیمزای لەسەر بکەن و پەرلەمان ئەو دەسەڵاتە لە نەتیجا باتە دەستیان ئەمە تا ئێستا یەکلانەبووەوە بەڵام هێزە باڵا دەستەکان بە دەرەجە یەکەم لە کوردستان و غێری کوردستانیش هاتوون خۆیان مسودەیان حازر کردووە ئەوەی ئێمە خەبەرمان هەیە و هەندێکیشی بە ڕوویای خۆیان ئەویان کردووە بۆ نمونە من لە ماوەی پێشوا بیستم کە یەکێتی و پارتی بۆ نمونە هی ئەم چەند محافەزەیان حازر کردووە بە کەرکووک و دیالە و نینەوە ئەوانەشەوە یعنی چۆن دابش بکرێ ڕەنگە مەسلحەتی خۆیان کوردی تیاابێ بۆ نمونە بەڵام سیرەکەی دوجار خلافی سیاسیشە بووە پارتی ئەوەی من بیستومە باسی گرۆتێتی من کۆیە دەبەستمەوە بە خەباتەوە کۆیە لەم سەر و خەبات لەو سەر سیرەکەی ئەم پێک بەستنەوە هیچ مبەڕیرێکی جوگرافی سیاسی نییە بۆ نمونە سیرەکەی ئەمە ئەڵێکا کە کۆیە بەدەستی یەکێتیەوەیە من خەباتی خەمە پاڵبەوەی بۆ نمونە نێڵم یەکێتی نەفەری دەرچێ یعنی ئەوە لانێ بۆ ڕوئیە سیاسی ئەوە کرابێ بەڵام لە نەتیجە ئێمە دەبێ زامنی دووشت بکەین یەکەم بازنەکان بە شێوەیەکی زۆر ئیجابیانە و سەرکەوتوانە چۆنە لە تەوزیع بکرێت چونکە لە عێراقا دوو کێشەمان بۆ دروستە بێ ئەگەر سەرکەوتو نەبین لە دابشکردنی بازنەکانە یەکەم کێشەی سیاسی وەکۆی ڕەنگە لە هەرێمی کوردستانە دروست بێ منتیقەیەک بۆ نمونە من لە هەولێر لە منتیقەیەکی هەولێرە لە بازنەیەکی هەولێرە دەنگم زۆرە وەکو کۆمەڵ ئیسلامی کوردستان بەڵام جیهەتی باڵا دەست بێ ئەو بازنەیە دوو کردکە بەبێ ڕەچاوکردنی بوعدی جوگرافی بوعدی کۆمەڵاتی بێ تەوزیعکە بۆی ساوتەکانی منیش پەرد بێ وانە ئەمە لەو کاتەیە کێشەی سیاسی دروستە بێ من ڕخن پانی لێ دەدەم ڕخنەی لێگرم جیهەتی یەکەم چکە تۆ هاتووی بە شێوازێک لە تەبەنیکردنی دائیرەکان وا بکەی وجودی من بسڕیتەوە خاڵی دووهەم کە ئەمە زیاتر بۆ عێراق ڕاستە بۆ عێراقی بڵێن بۆ ناوڕاست و باشووری عێراق ئەویش تەوزیعکردنی دائیرەکانە بە شێوەیە کە ڕەچاوی واقع کۆمەڵایەتەکە نەکرێ لە عێراقا واقعی عشاری زۆر بەقوتە قەزای وا هەیە بەدەست عشیرەتێکەوەیە ئێستا لە ماوەی پێشووە هەرەوەنم چەند مسودەیەک لەسەر شێوازی دابشکردنی دائیرەکان لە سنووری محافەزەی مووسڵ و هەندێک محافەزەی تر خرایە بازارڕەوە دیارە بۆ جەڵسی نەبز و بۆ ئەوە بزانە کاردانەوەکان چین سیرەکەی کۆمەڵی عشیرەت لە هەندێک منتیقەی نینەوە ناڕازی بوون ئێمە ڕازی نین قەزای ئێمە بخرێتە یا دەمچکرێ لەگەڵ فلانە قەزا ئاوا بکرێ ئاوکرێ زەرمانە و تەداعیاتی کۆمەڵایەتی و دەرهاویشتەی کۆمەڵایەتی دەبێت بۆیە بەڕاستی لە عێراقا ترسی ئەوە هەیە ینی لێکەوتەی عشاری هەبێ بۆیە بەڕاستی دەبێت هەر جیهەتێک کە تا ئێستا بە ڕسمی دیاری نەکراوە کە ئەرکی یا
مەسئولیەتی تەوزیعکردن و ئامادەکردنی جەدوەلی تەوزیعکردنی دایرەکانی لەسەرشان بێ دەبێت ڕەچای ئەوە بکە کە کێشەی سیاسی و لێکەوتەی سیاسی و لێکەوتەی عەشاریشی نەبێت لەسەر ئاستی هەموو عێراق و زۆر بە بەرژەوەندی حیزبایەتی تەسک بڕیار لەوە نەدرێ یعنی وا بکرێت کە وجودێک بۆ هێزە سیاسەکانی تریژمێنێتەوە کە سەدان هەزار دەنگیان لە هەرێمی کوردستان بەتایبەتی هەیە وەکو پارێزگای هەڵەبجە بۆ کاری چێکە وەکو بازنەیەکی سەر بەخۆ مامەڵی لەگەڵان نەکراوە پەیوەندی بوێت کە تاکوێستەش بە پیسانی هەرێم ناتوانیوە لەگەڵ عێراق لەوێدانی پێدا بندێت ئێستا هەر لە چوارچەوەی بڵین پارێزگای سلێمانی دەمێنێتەوە زین لە ڕووی قانونی و دەستوریەوە تۆ تا ئێستا هەڵەبجە نەبوو بە محافەزە ڕاستە هەوڵ هەیە ڕاستە کۆمەڵی خەڵکی پەرلەمانتاری دڵسۆزی کورد لە بەغدا ئێستا ژۆ دوای ئەو کەیسەوەن و ئێمەش مەسەلەن ئاگدارکراین هەندێک خەڵکی قانونی کە وەکو چۆنە لێ ڕایشکاری قانونی سەر و کۆماری عێراقن لەوێ تێگەیەنران کە چۆنە مەلەفە زینۆ بکرێتەوە ئەساسێکی هەبووە خۆی پێشتر لە دەورەکانی پێشواییشی لەسەر کراوە بەڵام بۆ ئەم انتخاباتە لە ڕووی قانونیەوە تۆ تا ئێستا هەڵەبجە پارێزگای نییە لات واتە پارێزگای 19 عێراق نییە تا ئەم دەقیقەیە چکە شتانە بەڕاستی ڕەنگە مثلەن ڕاهەندی سیاسیشی هەبێ چەندین شوێنت هەیە لە عێراقا وانە تابعی محافظاتی شیعیە تابعی محافظاتی سنیە تابعی شوێنی ترە مەسەلەن هەتا لە هەرێمی کوردستانە ئەمە تۆ ئێستا بڕیار بدرێکا کە وەڵا من هەڵەبجاکەم بە محافظەکە بڵێن مستحقی خۆیت وەکو شتێکی ڕەمزی شارێکە مەزڵومە و قەزەی هەموو کوردی ناسانوە ئەو کیمیابارانە کە لە عالەما کەم شوێن هەبوون ڕوبەڕووی ئەو جینۆساید و ئەو قەتڵ و عامە ببنەوە وانێ بەڵام ئەگەرەوە بکرێت لەبەرەوەی ئێستا لە عێراق ئەجەنداتی سیاسی جیاواز هەیە پێکاتەی سیاسی جیاواز هەیە و زۆر بەشی ناکۆکی هەیە لەوانەیە بۆ نمونە لیستی شیعە ژەوە بێ بڵێ کاکە وەڵام من بەسڕە شەکەم بە مەسەلەن یەکێک داوای فیدراڵی هەبێ یەکێک داوای ئەوەی هەبێ مەسەلەن هەندێک منتیقە هەبێ ئەوانیش داوا بکەن وەکو چۆن ئێستا لە نینەوە هەندێک داوایان نەکرد دەشتی نینەوە بکرێ بە محافەزەیەک لانێ لە ئەنبار داوا بکەن لانێ لە منتیقەیەکی شیعی داوا بکەن ئەمە وا بکە لە نەتیجە بێتە لە باربرنی ئەو هەوڵانەی کەوا بکە هەڵەبجە وەکو شارێکی مستحق بێ بە محافەزە قەزێکەی دوورە و تەفاسیلەکەی ڕەنگە لای من نەبێ هەوڵەکان هەیە بەڵام لە ڕووی قانونیەوە ئێستا هەڵەبجە محافەزەی 19 نییە لە عێراقا ئەمەش بەتەکید بۆ مەسلەی میزانیەی دەوڵەت بۆ کۆمەڵی حقوقی تریش زەربیان لێدا نەکرد بۆ مەسلەی بازنەی انتخابات دەکەم بە سوارت بە هاوکاری بڵین دەستگای هەڵبژاردننی حێزبەکان بە تایبەتی دەرەوەی کێتی و پارتی چەمانگیەکێ بخوا ئامادەکردن بۆ هەڵبژاردنەکە بۆ هاوپەیمانیەتی کاک حەکیم من لە ڕاستی یەکشت بڵێم پێشتریش باسم کرد ئێمە وەکو هێزە سیاسیەکانی کە نوێنەراتیمان هەیە لە پەرلەمانی عێراق بە یەکێتی و پارتی و غەیری یەکێتی و پارتیەوە طبعاً هەمومان معنین بە چاک و خراپەی ئەو یاسایە و هەمووشمان معنین لەبەردەم بەرپرسیارەتیەکەین چۆن وا بکەین پێگەی کورد لە بەغدا پارێزگاری لێ بکەین یعنی ئێمە ڕاستە حەقی خۆمانە وەکو حیزب هەنێ لێکدانەوەی حیزبیمان هەبێ خۆ حیزب لە نەتیجەیە ڕێکخراوێکی خێرخوازی نییە بڵێ کاکە وەڵام من هەرچیەکەم بۆ تۆ وانە کەمە لە مەجالێکا تۆ وەکو بوعدێکی ئیمانی یا مەسەلەی وەکو پەروەردەیەکی ئیسلامی و ئەخلاقی تۆ لە مەسائلی خەیریەوەکی بەس لە مەسائلی سیاسیە تۆ هەوڵەدەی پێگەی سیاسی خۆت ئەوە بکەیت چونکە کۆمەڵێ وجودت مبەڕیراتی وجودت کۆمەڵشتت بەسراوە بە قووەتی پێگەی سیاسی تۆ تا قووەتت زیاتر بێ لەو ناوەندە گرنگانی بەڕێوەبرنی دەوڵەتە تۆ زیاتر ئەتوانی ئیش بکەیت بە شێوەی تر خزمەت بکەیت ئێمە هەموو هێزەکان سەرنجمان هەبووە لە هەندێک شتا مشتەرەک بووین لە هەندێک شتا پێچوانە بووین و بەڕاستی بەدەر لە دیدی حیزبیش شتێکی تر لەسەر شانمانە ئەویش مەسەلەی پاراستنی پێگەی کووردە ڕاستە ئێمە لە هەرێمی کوردستانە بازنەکان هەموو بۆ کوردێک لابۆتەوە خۆ عەرەب دەرناچێت لە شاری سلێمان لە شاری هەولێر لە شاری دۆک ئەمە هەر کورد دەرەچێت اینجا ئەو کاتە ڕەنگە من تیایە مەزڵوم بم وەکو کۆمەڵ حسەکەی من چێ بۆ یەکێتی بچێ بۆ پارتی بۆ نمونە یعنی زوڵمەکە لە بینی کوردێ بۆ کوردێک ڕووبا بەڵام ئەرکێکی ئەخلاقی نیشتیمانی نەتەوەیمان لەسەر لە ناوچەکانی مادەی 140 لە کەرکووک لە غەیری کەرکووک ئەوانەی کە کورد نوێنەری هەبووە ڕاستە ملاحەزاتمان لەسەر شێوازی بردنەوەی کورسەکان لەلایەن هێزە کوردیەکان و لەو ناوچانە هەبووە ڕەنگە ئەگەر تەزویرات نەبووە ئێستا منیش کورسیم هەبووە بەڵێ بۆیە بەڕاستی کاک حەکیم ئێمە بە شێوەیەکی ناڵم زۆر چڕوپڕ بەڵام ڕاگۆڕینەوەمان هەبووە دانیشتن هەبووە دانیشتنی دوو قۆڵی هەبووە سێ قۆڵی هەبووە بۆ نمونە
ئێمە دانیشتمان لەگەڵ برانیە گرتو هەبووە لەگەڵ گۆڕان هەبووە بە سێ قۆڵیش و بەجیار وڵا بەجیار نەبووە بە سێ قۆڵی بووە لەگەڵ یەکێتی دانیشتنی دوو قۆڵیمان هەبووە بەڵام وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان تا ئێستا ئێمە هیچ کۆبوونەیەک نەبووە سەبارەت بە هەڵبژاردن و هیچ مبادرەیەکیشیان نەکرد و هەرچەندە لە ئیعلام باسییان نەکرد ئێمە هەموو هێزە کوردستانەکان دەبێ ئەوە بین بەڵام نە لە دەرگای ئێمەیان داوە نە ئێمەش متحەمیسین بەڕاستی ئەوە بێ یعنی لەم قەزیانەدا بە تایبەتیش کە تۆ بەشێکی زۆری نقاشەکانت لەسەر پاراستنی پێگەی کووردە بە تایبەتی لە مادە ناوچەی مادە 140 ناکرێ هێزێک بێ بە تەنیا ئەوە بکە یا ئیرادەی خۆی فەرسکا و بەڕاستی ئێمەش یەکێک مەجبور نەبێ ئێمە علاقاتی لەگەڵ بەسین مەهماکان بیستەوەنی ئێمەش بێ ڕەنگە ئێمە شخصیەتی سیاسی خۆمان ڕێ نەدابشین لە دەرگای هەندێک کەس بین شێوازی تر زۆرە ئێمە کار لەسەر بەرژەوەندی کورد و کار لەسەر بەرژەوەندی حیزبەکەی خۆشمان بکەین بەڵام قسەیەکی پێشوم دووبارە دەکەمەوە لەبەر ئەوەی تا ئێستا یاساکە تەطبیق بڵێن نەگەیشتۆتە مەراحلی نهایی جەدوەلەکەشی حازر نییە و زۆر ناوچەی کوێر هەیە لە شێوازی بەڕێوەبردننی یاساکە یا تەنفیزکردنی یاساکە بە تایبەتی لە ناحیەی لۆجستی و هوەری ئەوانەوە هێزەکان هێشتا وەرەقەی خۆیان 100% فڕێ نەداوە یعنی ڕاستە ئێستا ئێمە بۆنی دابەشبوونێکی تری سیاسیەکەین لە هەرێمی کوردستان یعنی بۆ نمونە ئەگەر یعنی حیزبێکی دەسەڵات بۆ نمونە ئەگەر لەگەڵ ئەم دوو حیزبەی تر بینی نییە لە دەرەوەی دەسەڵات بەس لەگەڵ ئەم حیزبەی ترە ئیسفادەی لێ دەکا هەر وەکو سیناریۆی تەشکیلکردنی حکوومەت دوو هێزی دەسەڵاتت هەیە بۆ نمونە ئەم هێزیان ئەتوانێت هێزێکی سێم بێنە ئیستیغلالی کا دژی نارە سیاسەکەی بیهێنێ مەسەلەن مەقعدی زۆری باتەیە کار ئاسانی بۆ بکە بیهێنێتە پێشەوە بۆ ئەوەی لە نەتیجەیە پێی وا بێ ئاوی ئەمیژە ڕژێتە جۆگەی ئەمەوە وانە بێ ئەوە بکە من لە ئێستا بۆنی سیناریۆیەکی لەو شێوە دەکەم کە چۆنەڵێ ئەمە چوون بەرەو ڕووی ئینتیخاباتی ساڵی داهاتوو بەو شێوەیە بێت کە ئینقیسامێکی تر دابەشبوونێکی تر دروستکە لە هەرێمی کوردستان واتە هێزێکی دەسەڵات بێ ئاسانکاری بکە بۆ هێزێکی تری دەرەوەی دەسەڵات بۆ ئەوەی نزیکی کاتۆ لە ڕووی سیاسی لە خۆی ئاسانکاری بۆ بکە مەقعدێ دوو مەقعد یا ئەگەر کەسێک بێ دوو کەسی دەرچێتەوە بۆ بەغدا هێزەکە لە سەڵاتدانی ئێستا یعنی ئەو من کاڵم هێزی سێمیان لە دەرەوەی هێزەکانی دەسەڵات یعنی بۆ نمونە هێزی ڕقەمیەکی دەسەڵات بێ ئاسانکاری بکە بۆ حیزبێک کە ناوی کاک حەکیمە بۆ نمونە لە دەرەوەی دەسەڵاتە بۆ ئەوی بیهێنێ وەکو شتێک سەنەدی سیاسی کە ئەزانێت تەوافقی سیاسیان هەیە پێشتر مەسەلەن بیر و بۆچوونی سیاسیان لێکەوە نزیک بۆ لە تشکیلی حکوومەتە لە چییە بیهێنێ ئاسانکاری بکە وەک لەوەی بێ بۆ نمونە ئاسانکاری بۆ هاوژین بکە حیزبەکەی هاوژین بکە کە بچێ لە ئەساسان نایاری سیاسی لە بینیان هەیە زۆر بەڕوونتر بڵێم ئێمە دوو معادلەی گەورەمان هەیە لە هەرێمی کوردستان یەکێتی و پارتیە یەکێتی و پارتی طبعا ڕەنگە هەر یەکیان لە ڕووی سیاسیەوە لە هەندێک هێز نزیک بن بۆ نمونە هێزێکی وەکو یەکێتی یا پارتی بێن ئاسانکاری بکەن ڕێبکەون لەگەڵ هەندێک هێزا کە بۆ نمونە ئەمانە وەکو جەبهەیەکی سیاسی دەرکەون وەکو جەبهەیەکی سیاسی تەنسیق هەبێ لە بینیانە بۆ ئینتیخابات من ئاسانکاری بۆ ئەم حیزبیانەکەم بێت نوێنەری دەرچێت ئەویش ئاسانکاری بۆ حیزبێکی ترکان نوێنەری دەرچێت ئەمە سیناریۆی جیاجێ هەڵەگرێ بەڵام لەبەر ئەوەی هێشتا وێنەکە بە تەواوی ڕوون نییە هێشتا هیچ لایەک بە تەواوی وەرەقی خۆی فڕێ نەدا ناوبڕێکمان هەیە دەگەڕێن وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵ مامێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە
گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات. زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA 37 ئارامی و دڵنیایی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاکاوژم کەرم وڵای بەڕێز سەوارد بە کلێنەکانی ئەمە یاسایا بڵن کە یاسایەکی تازەشە بەڵام کلێن و کەم و کوڕی هەیە بە تایبەتەوەی کە پێوەستە بە ڕێگری لە تەزویر یان بەکارهێنانی پارە و چەک لە هەڵبژاردن. خۆی لە ڕاستیدا من پێشتری ژوتم مەسلەی یاسا کافی نییە بۆ ئەوەی کە تۆ بتانی هەڵبژارنێکی سەرکەوتوانە هەڵبژارنێکی پاک و بێگەر بەڕێوەبەری. ڕاستە ئەم یاسایە خۆی هەندێک دژواری تێدایە هەندێک تەناقوزاتی تێدایە کە ئەوە خەڵکی قانونی شارەزایە هەر بەشێک لە پەرلەمانتاران خۆشیان گەیشتنەوە قەناعەتی کە هەنە تەناقوزاتی تیا دوای تەصدیقی یاساکە و ئیقراری یاساکە بە کاملی پرۆژەی تعدیلی ئامادە بکەن بۆ ئەوەی لایەنە دژواریەکانی کە تایەتی بیسڕنەوە یا هەندێک گۆڕانکاری تری تێدا بکەن. بەڵام جگەل لە ئەو نەقسانی کە لە ناو یاساکەیە بە نەزەری ئێمە کە باز لەوە کە عەد و فەرزی ئەلکترۆنی هەبێ یا کۆمەڵی مەسائلی تر کە ئەمە پێمان وایە یعنی مەسلەی عەد و فەرزی ئەلکترۆنی مەسلەی ئیقرار نەکردنی بایۆمەتری کە ببێ بە بەڵگەنامەی ڕەسمی بۆ دەنگدانی گشتی دەنگدانی تایبەت ئەو بڕیار دراوە کە ئەبێ بایۆمەتری بێت بۆ دەنگدانی گشتیکەوەی سا لە بەغدا لە هەوڵاین کە ئێمە ئیش بکەین لەگەڵ هەندێک هێزی سیاسی و بەڕاستی بەهاتنە پێشەوەی بەڕێز سەرۆک کۆماری عێراق و سەرۆکی حکوومەتی عێراق مستەفا کاظمی کە ئەوان بەڕاستی هاوڕایەکی باشیان هەیە بۆ سەرنجەکانی ئێمە بتوانین ئەوەش ئەوە بکەین ئیقرار بەوەش بکرێت کە ئەبێ لە دەنگدانی گشتیشە بایۆمەتری هەبێ چونکە بە پێی دوایین ئامار کە کۆمیسیۆن بۆ منیان نار بەڕاستی تێگڕایی ڕێژەی ئەو هاوڵاتیانەی کە بایۆمەتریان کردو لە هەموو عێراقا گەیشتۆتە لە 158 ئێمە پێم وابێ قەرارێکی پێشووی کۆمیسیۆنە هەیە کە ئەگەر ڕێژەکە گەیشتە لە 175 ئەوە حەسریەنی ترە بێ ئیش بە بایۆمەتری بکرێت بۆ نمونە لەم یاسایە تا ئێستا ئیقرار بۆ نەکراوە کە بایۆمەتری بێ بۆ دەنگدانی گشتی بە حەسری بەکاربهێنرێ ئەمانە کە لێنن ئێمە ترسمان لیان هەیە دەواازن بەڵام کۆمیسیۆن بڵێن یەک شتی تر بڵێم ئێمە تەکیدەن بۆ قسەکەی پێشوم یاسا کە هەموو شتێک نییە عێراق لە زۆر وڵاتی عەرەبی یاسا و دەستوری ڕاقیتری هەیە بە سەراحەت کێشە لە عێراقا لە تەنفیزایە لە تەطبیقایە یعنی وەکو قسەی نازام ستالینە کێڵێ گرنگەوەنێ کێ دەنگیا گرنگەوەی کێی بژێرێ ئێمە کۆمیسیۆنێکمان هەیە لە ژێرباری بە هەموو دەوراتەکان و لە ژێرباری کۆمەڵی سەرنجی گەورەیە بووە
یعنی بەڕاستی ئەتوانین بڵێن ئەم کۆمیسیۆنە هێزە سیاسیەکان بە تایبەتی زۆربیان پیانەوە بۆ کۆمیسیۆن لە ئاستی نەزاهەتی ئینتیخاباتان نەبووە. شتێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە تۆ ژینگەی ئینتیخابیت بە مەزبوطی نییە. ژینگەی وەکوچی مەسەلەن تۆ تا ئێستا لە ڕووی سایکۆلۆژیەوە خەڵکی دوا لێ نەکردووە مرتاح بێ بە قسەکردن لەسەر ئینتیخابات. ئەمەنە زوو خاوت داوەتێ، ئەمەنە دەردەدڵیت داوەتێ، ئەمەنە برسیت کردووە، ئەمەنە گەندەڵیت بەرامبەر کردووە لە هەرێمی کوردستان و لە عێراقی شاوانە سێرەکەی خەڵک نەفسیەتی موئهلنی. ئێستا ڕەنگە خەڵکانێکی دڵسۆز دانیشت بێ بە دیارم بەرنامەی ئێمە سەرنجی هەبێ بڵێ ئەمانە خۆیان بە شتێکەوە مەشغوڵ کردووە کە لە 10 کەسان 9 کەس وەڵام من ناچم بۆ ئینتیخابات. یعنی ئەمە کەواتە ئەمە تۆ ژینگەیەکی ئینتیخاباتی لەبارت نییە. مەسەلەی کۆمەڵی هێزی سیاسی متەنەفیزت هەیە، خاوەن نفوزت هەیە لە عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە. میکانیزمەکانی کاریگەری دروستکردن لەسەر لای ئەوانە، میکانیزمەکانی یا ئالەتی زەخت، ئالەتی تەئسیر لای ئەوانە لە عێراقا، پارەیە لای ئەوانە، منطقەی جوگرافیە لای ئەوانە، هێزی ئەمنی و عسکەری و سەربازیە لای ئەوانە، ئیعلامە لای ئەوانە، کۆمەڵێشتی زۆرە قۆرخیان کردووە و من هەموو جارێکی ژوتومە. ئێمە دوو جۆر تەزویرمانێت، تەزویرێکی ڕاستەوخۆمان هەیە کە ڕۆژی دەنگدان یا لە کاتی پرۆسەکەی ئاکرێ کەسێک گێت مەسەلەن ئیستیغلالی ئەوەی دەکات مەسەلەن لە سلکی ئەمنیا بۆ عسکەری وەکو خۆیان باسییانەکەن جاری وایە لە هەردوو دەنگدانەکە دەنگی داوە، هەبوو 10 جار دەنگی داوە بۆ نمونە خەڵکە بۆ خۆی باسی کردووە. باشە جۆرێکی ترت هەیە تۆ لە هەرێمی کوردستانە بۆ نمونە دەیان هەزار زیاتر خەڵکی بندیوارەتەیە کە بە نامستەحق بە نایاسایی بە ناشەرعی بەبێ هیچ سەنەدێکی قانونی موچەی بندیواری هەیە، کەسێکە بەس ئیش بۆ حیزبەکە کادری حیزبی و معاشی بۆ دێ. باشە بۆ بارگرانیش بەسەر کۆمەڵگەوە و موچەخۆری ڕاستەقینەش ببوون ئێوە مەحرومە لە حەقی خۆی. باشە ئەمانە زیمەتیان کراوە، ئەمانە دەیان هەزار سەدان هەزار دەنگ لە هەرێمی کوردستانە بە 10 ساڵ پێش ئەو ئینتیخاباتی تۆیکەی ئەمە زیمەی کردراوە. ئەچێت بۆ نمونە دەنگەدا بە هێزێک و تەزویری بۆ کاوە ئیشی نایاسایی بۆ کا دەنگی زیادەی بۆتە بۆیە تۆ لەسەر ئەم ناحیانەی تر غەیری یاساکە کێشت هەیە. چۆن پرسیاری گرنگە ئەوەیە کاک حەکیم من شخصی خۆم بەڕاستی کە ئێستا لە مۆسەیەکی گرنگ ئیشەکەم و مستشاری سەرۆکۆماری باشە بەڕەنگی خەڵک بڵێ لەوێش چیتان کردووە. بەڵێ بەڕاستی من ئێستا دێڵێم تا کۆتایی ئەم هەفتەیەش کە ئێمە ڕۆیشتوین تا ئەم ڕۆژ من هاتوون لە تەواصولا بووین چۆن وا بکەین ئێمە ئینتیخاباتێک بەڕێوە بەرین کەمترین خەلەلی تیابێت. تەزویر لە عێراقدا کۆتایی پێ نایەت، بەس ئەگەر تۆ لە 150 کەم کەیتەوە هەریشێکی باشت کردووە. باش بەسەراحەت حیزبێک 100,000 دەنگ لێ دزرێ تۆ وای لێ بکەی 50 لێ بدزرێ ئەو 50 لانە 2 مەقعد 3 مەقعدی کورسی بڵێن پەرلەمانی بۆ گێڕیتەوە. باش بەڕاستی ئاڕاستەی حکوومەتی کاظمی ئاڕاستی بەڕێز سەرۆکۆماری عێراق و ئەو موسساتانەی تابعی ئەم دوو بەڕێزن بەو ئاڕاستەیە چۆن وا بکەین ئێمە لەسەر هەموو ئاستەکان بتوانین کەمترین کلێن بۆ پرۆسەی ئینتیخاباتی داهاتووی پەرلەمانی عێراق بهێڵینەوە. یعنی پرسیاری سەرەکی ئەوەیە ئێمە کێشەی یاساکەمان حل کرد ئەی ئەوانەی تر چۆن حلکەین ئەوە دەبێت یەکەم تۆ بێ کۆمیسیۆن خۆی فاعیلکەیتەوە خۆی کارا بکەیتەوە و خۆی نیشتیمانی تر بکەیتەوە بۆچی بۆ ئەوەی کەمترین انحرافتیان ڕووبا بە ساڵحی کۆمەڵی هێزی سیاسی نەک لە کەلەکەیە لەسەر ئاستی مەجلیسی مفەوزیون و کۆمیسیاران لەسەر ئاستی فەرمانگەکان کە دابش کراوە بەسەر هەموو حیزبە دەسەڵاتدارەکانە لە تەواوی عێراقا بە 18 محافەزەکە و بە هەرێمی کوردستانیشەوە کە فەرمانگەکان هەر هەمووی کەوادری حیزبی تایبەتی لێدانراوە بۆچی بۆ ئەوەی کە سبەینێ هەر مەهامێکیان پێش پێرا بەسێ و دوو بیکەن. چۆن وا بکەی کۆمەڵی ئالێت بگریتە بەرباسی بایۆمەتریمان کرد کە ئێمە زەخت بکەین ئیسفادەکردن لە کەسایەتی لە هەردوو پۆستە سیادەکەی عێراق سەرۆکاتی کۆمار و سەرۆکاتی حکوومەت و حکوومەت بێ قەرار دەرکا کە بایۆمەتری بکەین بە حەسری و بە دووسێ ئەمر ئەتوانێت ڕێژەگە بگەێنێتە سەر و لە ساعە 75 بۆ نمونەوەکو چۆن لە هەرێمی کوردستان کرا لە هەموو دائیرەیەکا کە معاملاتی خەڵکی تیابوو کۆمەڵی نوێنەری کۆمیسیۆنی تیابوو ئیشی بایۆمەتریەکانە کرد بڵێ کاکە تۆ ئەم مانگە لە ماوەی 3 مانگی داهاتووە ڕاتبۆر ناگری ئەگەر بایۆمەتریەکە و تاو نەکردبێت یەکەواتە هەموو کەسێکی ئەوە دەکات ئەوە بێ بەڵگەنامەیەکی ڕسمیش لەو ناحیانەوە ئیشمان کردووە لەوەی کە ئێمە بین ئیسفادە لە خوبەرای دەولی بکەین ئیسفادە لە خوبەرای نیشتیمانی ناو وڵات بکەین کە من ئێستا لە کۆبوونەوەیکی بەرفراوان بۆ کۆمەڵی خوبەرای نیشتیمانی و وەتەنی عێراقی من کۆبوونەی ڕێخەم بۆیان بۆ بەڕێز سەرۆکۆماری عێراق کە چۆن تەزویدمان کەن لە دەرەوەی ڕیوایەتی کۆمیسیۆنی ئێستا لە دەرەوەی ڕیوایەتی هێزە سیاسیەکان کۆمەڵی ئالێتمان پێ بڵێن کەوا بکەن ئێمە ئیسفادە بکەین بۆی ژنگەیەکی ئینتیخابی باشمان هەبێ و بتوانین انتخاباتێک بەڕێوەبەرین کە نەزاهەتی زیاتر بێ و تەزویراتی کەمتر بێت چونکە
بەڕاستی من لێتان ناشارمەوە ئەم ئینتیخاباتە بەشێ لە هەستیارەکەی بۆ چییە؟ وەکو ئینتیخاباتەکانی پێشوو نییە بڵێ بۆ نمونە گۆڕانکاری لە بینی دووسێ جەبهە ڕوئەدا یا بۆ نمونە دووسێ هێزار ڕوئەدا. ئەم 4 ساڵی ڕابردوو من موفق نەبووم لە سیاستمە بەشێ لە کورسەکانمان ئەڕوا بۆ حیزبەکەی تۆ کە موفق بووی لە ئینە. ئەم جارە هەوڵەکان بوو ئەوەیە بەشێکی بوو ئەوەیە نظامی سیاسی لە عێراقا بگۆڕدرێ. یعنی بەڕاستی عێراق چۆنە لێ جمهوریەکی تازە لە دایک بێ ئاراستەکان بەو شێوەیە دەڕوا لەلایەک بەرەیەکی سیاسی وەستاوە خۆ پیشاندەری لەگەڵی و ئێنی لەگەڵە کێی لەگەڵە مەسەلەن سیستانیە کا بە پشتیوانی خۆی سەرۆکی حکوومەتە کا بە پشتیوانی خۆی بەرەیەکی تریش مەسەلەن ئەڵێ نزیکم لە ئێرانەوە یا ئەو هێزانەی کە پیانەوتێ لە هێزی نزیک لە ئێران ئەمانە هاتوون سیراعەکە تون بۆتەوە لەسەر ئەوەی کێ مەشهەدی سیاسی داهاتوو داگیرکە ئەمە خۆی بۆ خۆی ئەچێتە باری گۆڕینی نیزامەوە یا ئەتوانی بڵێ دروستکردنەوەی عێراق بە شێوازێکی تازە بۆیە بەڕاستی ئەگەر ئێمە موفق نەبین لەم انتخاباتەیە مەترسیەکە گەورەیە کە کێشەکانی عێراق قوڵتر بنەوە تەقینەوە ڕووبداوە ناکۆکی لایەنە سیاسیەکان قوڵتر بێ بۆیە بەڕاستی دەبێت تۆ کارێک بکەیت کە کەمترین کێشە لە پرۆسی انتخاباتی بەزۆکو لایەنەکانی دەرەوەی دەسەڵات لە کوردستان دەبێت چی بکرێت بۆ ئاشکردنەوەی خەڵک لەگەڵ پرۆسی هەڵبژاردنە چونکە خۆ دوتە ڕەنگە سا خەڵک بڕوای بە زۆر نیاوانەیە کە لە ئینتیخابات بێهیوا بوون لایەنگری لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان سەرباری ئەوەی دەیان ساڵە تەسحیە دەدا بۆ شۆڕشی کوردی بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد ئەمەی ئێستاش دەیبینی ئەمە پاداشتەکە بوو کە هێزە دەسەڵاتەکانی وەکو یەکێتی و پارتی یانەوە بە خەڵک برسیکردن مافێشێلکردن دروست نەکردنی قوارەیەکی یاسایی دەستوری یعنی سە جەنابەت باس لەوە کرد بۆ لە عێراقا محافەزەی هەڵەبجیان نەکرۆ بە محافەزە تۆ تا ئێستا دەسەڵاتی یەکێتی و پارتی بەفعلی هەڵەبجەی نەکرۆ بۆ محافەزە من چۆن گلەیل لە کەسێکی عەرەب بکەم وانە کە ڕەنگە کۆمەڵی مبرری قانونی هەبەیە ئەویش بڵێ کاکە منیش لە منتیقەکەی منە فڵانە شوێنە بێ بکرێ بە محافەزە و ئەوە مبررێتی بۆ ئەوەی کە تا ئێستا دەنگ نەدا لەسەروی هەڵەبجە بێ بە محافەزە. ئەم دۆخەوای کردووە کە من پێشتر وتم ژینگەی ئینتیخابیمان بە تەواوەتی نییە وای کردووە خەڵک بێزار بێت لە هەموو شتێک ڕەنگە گلەی لە ئێمەش کرێکا کە تازەوە خۆتان بە شتێکەوە مەشغوڵ کردووە ئێمە زۆر بەمان باوەڕمان پێی نەماوە تەبعانەوە بیرێکی تەندروست نییە خەڵکەتی بەڵام مبرریانە دەینێ لەبەر ئەوەی لە ژێرباری ناڕەحەتی و ئینێکی زۆرین بەڵام ئێمە وەکو کەسێک کە بەرپرسین چ لە دەوڵەتاوە چ لە ناو مەنزومە ئینتیخابێکەیە واجبە لەسەرمان بۆ ئەرکە هەستین ئەگەر خەڵکێکی ئاسایی پێی وا بێ کە ئەو بەشداری ناکا بە دەنگدان مشارەکەی نابێ بەڵام ئێمە واجبە لە سەرمان وەکو ئەو نخبەی دەتوانین هەنگاو بە هەنگام بە دوای ناتەواویەکان نابڕۆین واجبە ئەخلاقیەن دینیان لەسەرمان کە و ئیشە بکەین پەیامیشم بۆ خەڵگەوەی بەڕێزان من هەر لەم منبەرەشەوە و لە زۆر ئینتیخاباتی تریشە ئەوە متووە ڕاستە تۆ ناڕازی بەڵام نابێت چاوەڕێی من ئەوت بۆ بگۆڕم بەڕاستی هەر من واقعەکەت بۆ بگۆڕم ئەبێ خۆشت بەشداربی لە گۆڕینی واقعە گەورەترین زەر بە ئێمە هێزەکانی دەرەوە یەکێتی و پارتی کە خواردمان مقاتعی خەڵک بوو مقاتعی دەنگدەرانی ئەم هێزانەی ئۆپۆزیسیۆن بوون لە ئینتیخاباتی 2010 تۆ کە بەشداری ناکەی لە ڕێوە بالانسی بەرامبەرەکە زیاکەی دوو لە ڕێوە دەرگایەکی فراوانترەکەیتەوە بۆ ئەوەی ئەو بەڕێزە بێت تەزویرات بکە دوایش دەی گلەی لە منەکەڵی کاکە بۆچی ئەوە ناکەی بۆ منە بەڕێزێ لۆدێکی زۆری خسۆتە سەر ئێمە مەسەڵەن ئەو پارەی جوتیار بۆ نایە ئێکاکە لەسەر هەموو ئاستەکان شەڕەکەین کەسێکی تر کەتنەکەی ناوەتەوە دەسەڵاتی کوردیانە بەرپرس کەتنەکەیان ناوەتەوە تۆ ئەچی ئەوە بکەیت لە نەتیجا لەو دەکە لەسەر توێ هەر ئامادەنی ئیشیشی بۆ بکەوە جوابی خەڵکیش باتەوە تۆ خۆت دەبێ بەشداربی لە گۆڕینی مستەقبەلی خۆتە من ئێستا تەزویرم لێ کراوە لە نزیکی 5 کورسی وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان 2 کورسی مێ لە بەغدا ئێکاکەمە 10 کورسی بێ ئەوەنەیتر تۆ ئەتوانی ئیشی سیاسی بکەی بۆ میلەتەکەت تۆ مادام من بە نەزی هەزانی مادام من بە هێزێک هەزانی کە بەشدانیم لە گەندەڵەکانی وڵاتەیە ناکرێ وەکو یەکێتی و پارتی بەسەرەن سەیرم بکەی زۆر کەسەیە کۆمەڵێشت بڵاوکەنەوە بەڕاستی ئەم ماوەی بەشێکیشی من بە دووری نازانم بەشێ لە هێزەکانی دەسەڵات بن خۆیان ڕاج بۆدەن یەک حکومەدەن بەسەر هەموو هێزەکانە ئەمە زۆر غەڵەتە بەڕێزان بەڕاستی مقاتعکردنی خەڵک بۆ ئینتیخابە سەرباری هەموو ئەو دڕدۆنکی و بێنانی و بێ ئاوستەمەی کە لەسەریانە من ئەزانم ئەو نەفسیەتیان هەیەەوە بەشێکی زۆری حەقیشن بەڵام دوجار ئەمە شەڕێکە بە تەنها بە نوێنەرەکانی میلەت ناکرێ ئەگەر میلەت خۆی لە پشتی نوێنەرەکانی خۆی نەبێ ئەویش بە چیە بێ بەژاریکردن لە ئینتیخاباتە ئێمە ئەبێ وا بکەین کە ئەو دەورە بەشێکی خۆشمان ئەوە بکەین چۆن ئێمە دەڵێن تۆ گەر بتوێ گەڕەکەت پاک و خاوێن بێ نابێ ئەحتیمال لەسەر کەناسەکە بکەیت لەسەر شارەوانی بکەیت لەسەر ئەو کەسە بکەیت کە
پاکەرەوەیە چکە وا ڕۆژێ نەخۆش بوو وا ڕۆژێ نەهاو وا ڕۆژێ وەکو کۆرۆناکە کێشەمان هەبوو ئێبە خۆشت بەشداربی لە پاکردنەوەی گەڕک و کۆڵانەکەتە ئەم ئینتیخاباتە جوایە ئەگەر من خۆم بەشدار نەبووم لە پاکردنەوەی پیسیەکانی ئەم پرۆسەیە بەڕاستی بەردەرگای خۆم هەر بە پیس و پۆخلی ئەمێنێتەوە دوجار هەر بۆنی ماڵەکەی من ناخۆشە باشە بەس وەکو ئەوەی کە بڵین 6 دیاری کراوە لەلایەن سەرۆکوەزیرانی عێراق بۆ هەڵبژاردننی پێشوەختە 6 ساڵی داهاتوو لەو وادەیە بەڕێوە چیاڵ نەخێر لەو وادەیە بەڕێوە ناچێت چکە زۆرینەی هێزە سیاسیەکان خۆشیان نەزانن لەو وادەیە بەڕێوە ناچێ و ئەو وادێش بە شێوەیەک بڵێن ئەو کاتە ڕەنگە کازمی بە بێ ئیسیشارەی هێزە سیاسیەکانەوەی کردبێ و بە دافعێکیش کردی پێم وابێ 6 بوو خۆی متمانەی وەرگرت بۆ ئەوەی بە خەڵک بڵێەوە من صادق بووم لەگەڵ ئەوەی کە حوتی پێ متمانەی وەرگرت بەڵێ ینی دوای ساڵێک هەڵبژاردننی پێشوەخت بکەیت ینی تقریبان لە مدەی ساڵێک دوای دەست بەکاربوونەکەی دیاری کرد بەڵام ئەمە مناقەشەی لە پشتۆ نەبوو لەگەڵ هێزە سیاسیەکان و پێم وایە لەگەڵ کۆمیسیۆنی چکە کۆمیسیۆن سا خۆشیان ئەڵێن ناتوان لەو مدەیە ئەو بکەن بۆیە ئەچێتە ئەواخیری ساڵی 2020 زۆر کەمەوە بەس ئەو ڕۆژە لە پەرلەمان سەرۆکی حکوومەت بە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی وت کە خۆت بەرپرسی دەستگا هەڵبژاردننی وتی خەڵک ئێمە ویست و ئێوەی نەویستووە نەخشەی هەڵبژاردننی پێش و ئاوا بوو خەڵک ئێوەی نەویستووە بڵێن بۆکو دەسەڵات ینی ئۆپۆزیسیۆنی نەویستوە وەڵڵی قەناعەتم وایە هەر ئەرقامەکان پێمانەڵێ کە خەڵک دەسەڵاتی ناوێ بەزەم دەسەڵاتە خۆی بە زەبری تەزویر و بە زەبری پارە و بە زەبری ترساندن ئەم شتانە وای کردووە کە تا ئێستا لە دەسەڵات تا بمێنێتەوە لە ئینتیخاباتی ساڵی 1992 49 بە 51 بوون دوای کرا بە 50 بە 50 وانە دوایی وای لێها دوای لێها و لە دەورەی پێشووی پەرلەمانە 41 بوو 2 کورسی بەس معارەزە بوو ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەی سەرباری ئەو هەموو تەزویرە سەرباری ئەوەی تۆ خێر و بێری ئەم وڵاتت بۆ خۆت داگیر کردوە زیمەی خەڵکە کڕی هێشتا ناتوانانی نوێی خەڵک ئەوە بی بۆیە بەڕاستی ئەوەی ئەو بەڕێزە باسی کرد قسەیەک بوو لە ینی جگەل لەوەی ناڕاز بوو لە ڕووی ئەرقام و واقعی ئینتیخابی لە هەرێمی کوردستان دووهەم لە ئەتەکێتی کەسێک کە سەرۆکایەتی حکوومەتێکی پڕ لە قەیرانەکە نەدەبوو بۆشێتەوە من بەڕاستی دووارەیەکەمەوە ئەو منتیقی قسەکردنەوە ئەوەی ئێستا بەرپرسانی حکوومەتی هەرێم بە تایبەتی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم پەیڕەوی دەکا خۆی بەشێ لە ڕایشکارەکانی کارەسات نەک بۆ ئێمە و بۆ خەڵکی کوردستانێنێ کارەسات بۆ حیزبەکەشی دەهێنێ کارەسات بۆ کورسەکەی خۆشی دەهێنێ چونکە ئەو بیرکردنەوەیە وای کردووە کە تۆ بۆ نمونە ئێمە بینیمانە لە هەندێک دەوڵەتی دیموکراسیە ئەو حیزبەی کە براوە بۆ بە لە 154 لە 156 توانیەتی حکوومەت دروستکاوە دەنگەکانی بەدەستێناوە بەڵام لە یەکەم خیتابیاوتێتی ئێمە لە 156 خەڵک دەنگی پێداین بەڵام خزمەتی لە 100 بۆیە بەڕاستی ئەوە هیچ منتیق و لۆژیکێکی تیان نەبووە قسە هەڵبژاردنەکەش پڕ بوو لە تەزویر طبعا خۆی مهمەوە نییە کە ئێمە ئەڵین تەزویری تیا مهم ئەوەی ئێستا ڕۆژانە خەڵکی خۆیان دێڵێ ئەو ئێمە ئەوەنە تەزویرمان کردو ئەومان کردو ئەومان کردو ئەومان کردووە گەندەڵی ئەم بە ڕێزانە گەیشتوتە ئەوەی پێشمەرگە یا خەڵکی خۆیان دێ ئەڵێ من بۆیە دەدەنگم بۆ یای بۆ ئەوەی ژیانم خۆشکەی نەک ئاوا داما و زوو خاوەستکم بکەیت سوپاس دەکەم سوپاس بە وەرەس هاوژۆمەر بەرپرسی ناو هەڵبژاردننی کۆمەڵیستانی سوپاس بۆ بینێرانی وەرە سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ